هەر لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت دکتۆر عیمران کازم ئەندامی سەرکردایەتی هاوپەیمانی دەوڵەتی یاسایە لە کەربەلاوە لەگەڵم دەبێت. دکتۆر عیمران ئەم کاتتان باش، بۆچی داوای دوورخستنەوەی محمود مەشهەدانی دەکەن؟ مەبەستم پەرلەمانتارانی شیعەیە. حياكم الله وحيا مشاهديكم الكرام. بەڵێ سلااو لێوە بینەرانی کوردستان زۆر سوپاس. ڕاستیەکەی ئەم لێدوانانەی کە بەرزترین دەسەڵات یاسەدانانی عێراق داویەتی جێگەی داخن بەڕاستی قبولکراویش نین، لەبەرەوەی ناکرێتەوە بەرزترین دەسەڵات بی لە چوارچەوەی ئەو هەموو ئاڵۆزی ئێستا لە عێراق هەیە لە کاتی گۆڕانی دیمەنی سیاسی تۆ باس لە یاخود کۆمەڵێک لێدوانێکی لەو شێوەیە بدەیت. ئەو جۆرە لێدوانانە ڕەنگە ببنە هۆی ئەوەی کە هەندێک لایەن ڕاخود ڕای گشتی عێراقی ئیستیفزاز بکەن. لەبێ بزانین ئێستا دۆخی سیاسی و ئەمنی عێراق دۆخێکی هەستیارە، لە پەرلەمانیش بە هەمان شێوە چاوەڕێی ئەوە لە پەرلەمان دەکرێت بە تایبەتی چینی یەکەمی سیاسی کە چینی لە پێشەوە دەبێت پەیامی ئەرخانی و دڵنەوایی بە هاوڵاتیان بدەن، دەبێت شتی باش بە خەڵک بڵێن، ترسی خەڵک بڕەوێنەوە لە دۆخەکە دڵنیایان بکەنەوە، نابێت لێدوانێک لەو شێوازە بدەن. جگەلەوە من پێم وایە کاتێک تۆ دەبیستی سەرۆکی پەرلەمان یاخود سەرکردەیەکی سیاسی لێدوانێکی لەو شێوازە دەدات، بێگومان دەبێتە هۆی ئەوەی کە خەڵک ترسی را دروست بێت، دەبێتە هۆکاری ئەوشتی خراپ دەبێت. پێم خۆشە بەڕوونی پێم بڵێت چی گوتووە کە ئێوەی نیگەران کردووە؟ چ قسێک ئێوەی نیگەران کردووە؟ بەڕاستی ئەوەی ئێمەی نیگەران کردووە ئەوەی کە پەیوەستە کە گوتێتی عێراق دووساری بوومەلەرزەی سیاسی و ئەمنی دەبێتەوە، باسی ئەوە کردووە کە پێویستە حکوومەتی فریاگوزاری لە عێراق پێک بهێندرێت. کۆمەڵێک بابەتی دیکە کە خەڵکی ترساندووە، هەندێک پرسی دیکەش هەن کە بەڕاستی محمود مەشهەدانی دەبێت بزانین سەرۆکی گەورەترین دەسەڵاتی یاسەدانن دەبێت دەست بە سەروەری وڵاتەوە بگرێت، دەبێت نابێ ئەو ڕووداوە هەرێمیانی ناوچەکە ڕوودەدەن کاریگەری لەسەر سیستەمی سیاسی لە عێراق هەبێەوە دۆخی ئەمنی عێراق بقۆزرێتەوە بۆ ئەوەی کێشە دروست ببێت. بۆیە بێگومان ئەوەی کە گوتراوە ئەندامانی پەرلەمانی نیگەران کردووە بەرپرسیارەتی جەماوەر لەسەر شانی ئەوانە. ئەمە باشە دکتۆر عیمران، بۆچی ئەمە وەکو هۆشدارێک نابینن کاری لەسەر بکەن بۆ ئەوەی چارەسەر بکرێت ئەگەر کێشەیەک هەبێت؟ بۆچی داوا دەکەن دوور بخرێتەوە؟ چونە قسەی ئەو ڕاستنی لەوانەیە گرژی و ئالۆزی لە نێوان لایەنە سیاسیەکان هەبێ. ئەم گرژی و ئالۆزی سیاسیانە لەوانەیە ئەو لە خەمی نیشتیمانەوە ئەو قسانە بکات، بڵێت ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەکەن ڕەنگە بوومەلەرزەی سیاسی دروست ببێت. دەکرێ ڕەنگە هەمووی پەیامی هۆشیاری بن، ڕەنگە پەیامەکانیش بە گرنگ وەربگیرن، بەڵام نابێ ئەم پەیامانە بەڕای گشتی بدرێ، نابێ بە خەڵک بدرێ، لەسەر مینبەرە میدیایەکانەوە باز بکرێت. دەبێت لەبەر چاومان بێ کە ئەندامانی پەرلەمان دەکرێت ئەم کێشانە چارەسەر بکەن، بەڵام لە چوارچەوەی پەرلەماندا لە چوارچەوەی دەوڵەتدا بەبێ ئەوەی بە خەڵک بگوترێ 2000 خەڵک شێوی لەلا دروست ببێ و نیگەران ببێ. لەبەرەوەی عاقبەتی ئەم شتە باش نابێ ئەگەر بەو شێوازە ئەسکەوت بکرێت. بۆیە ئەگەر وەکو بەڕێزی شت باسی دەکەی کە بەڵێ پەیامی هۆشداری بێوەشانی ئەو بێ ئاوڕی لێ بدرێتەوە، دەبێ بەنهێنی ئەو کارە بترێت و دەبێت لە چوارچێوەی یاساییەکان بێت و نابێت بە هیچ شێوەیەک ببرێتە دەرەوە بۆ بە شێوازێکی دیکە لێک بدرێتەوە. بە تایبەتیش کە ئەگەر هەڵدەگرن تۆ کە قسەیەکی گشتی دەکەی دەکرێت ئەو قسەیە چەندین ئەگەر هەڵبگرێت وەشتی دیکەی لێ بکەوێتەوە. بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بەوەی کە زیانەکە چییە، لە کوێوە دێت، بە شێوازێک دەبێت، چۆن مامەڵی لەگەڵ بکەین لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ یاسا و ئەو لە پەرلەمان کێشەی گەورەتر هەیە، تێپەڕاندنی یاساکان ئەم جۆرە کێشانە هەیە. بۆیە زۆر زێدەڕەوی لە ڕازگۆیی شتێکی باش نابێ و ئەنجامی باشی نابێ، بە تایبەتیش کە تۆ سیاسی بیت و لەبەر هەدە بژار باشە. بەڵام ئەو زیاتر لەوانەیە لەم خەمخۆری بیت ها بینیتان لە ماوەکانی ڕابردوودا محمود مەشهەدانی بە تایبەتیش کە کێشە لە نێوان هەولێر و بەغدا هەبوو لەگەڵ لایەنی شیعە لەولایە قسەی کردووە، هات لێرانە لەگەڵ لایەنە با بڵێن بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆبوونەوەی کردووە. ئەکید لەوانەیە لایەنە سوننەکانیش کێشیان هەبێت،
لەوانەیە ئەمە لە خەمخۆری بێت نەک لە بۆ ئەوەی بێتن یان نەک بۆ ئەوە بێتن کە تێکدانی وەزاکە بێت. دواتر ئەم قسانی ئەوە دەهێنێت دوور بخرێتەوە. يعني اولا هو اعتقد الان من بيم وایە بە شێوەیەکی گشتی ڕای گشتی خەڵک دەزانێت کە دۆخی عێراق با بڵێن لە چ حاڵێکدا، بەڵام کە تۆ باسی گوتاری میدیایی دەکەی لەلایەن سیاسەکانەوە کاتێک تۆ دەڵێ سەرۆک وەزیران، سەرۆک پەرلەمان، سەرۆک فراکسیۆن یاخود کەسێک کە پلەپۆستی هەیە، خەڵک قسە لەمانە وەردەگرێت، واتە گوتاری ئەمانە وەردەگیرێت. بەڕێز مەحموود بەشەدانی شتێکی نوێی نەگوتووە ئەگەر ڕاستی دەوێت لەوەی کە پێوەستە بە عێراقەوە، بەتایبەتیش کە عێراق پێشتر دووچاری ئەم دۆخە بۆتەوە و ئەم شتانە پێشتر گوتراوە. ئەوەی کە باسی حەشدی شەعبیشی کردو کێشەکان پێوەست بە حەشدی شەعبی، پێشتریش ئەم قسانە کراون، شتێکی نوێی نەگوتووە. کەواتەی بۆ ئێستا گەورە حکوومەتی فریاگوزاری. بەڵام مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە کە دەبێ شتی ئەرێنی بە خەڵک برەی، خەڵک دڵنیا بکەیتەوە، نابێت تۆ دڵە ڕاوکێر لە لای خەڵک زیاتر بکەیت ببیتە هۆکاری ئەوەی کە باشە. تۆ خۆت ئەڵێی دەڵە پێشتریش ئەم قسانەی کردووە، قسەکانی نوێنین. باشە بۆچی لەم کاتەیە لەی گەورە ئەکەن؟ بۆچی لەو کات لەی گەورە نەکرا؟ بەڵێ ڕاستیەکەی ئەمە ڕەنگە هۆشداریەک بێت بۆ مەحموود بەشەدانی و بۆ هەموو سیاسیەکانی دیکە. بارودۆخی سیاسی عێراق ئێستا بەو شێوازەیە، ئێمە دەبێ بزانین وەدانیشی پێدا بنین لە عێراق گوتاری میدیایی وە خودگوتاری سیاسی لەسەر ئاستی میدیایی گوتارێکی جێگیر نییە و لە ژێر پەرەنسیبدا نەبووە. پەرلەمان و ڕای گشتی زۆرجار پێکدادان لە نێوانیان دروست دەبێ و کێشەکان دووچاری کەلێن دەبن لە نێوان هەردوولادا. بۆیە تۆ لەم ساتە سەختەدا بەم زمانە قسە بکەیت لە کاتێکدا گۆڕانکاری ئەمنی و سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک بتەنیا لە عێراق ڕوودەدات، ئەم جۆرە گوتارانە شتی خراپی لێ دەکەوێتەوە. ڕەنگە پێشووتر گوترا بێت و ئاور لێنرا، بەڵام ئێستا دۆخەکە جیاوازە، ئێستا بارودۆخی ناوچەکە جیاوازە، هەڵبژاردنمان لە پێشە، کێشەی سیاسی هەیە، ئێمە هەندێک کێشە هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی، بەتایبەتی لەوەی پێویستە بە موچە دۆخی ئەمنی لە ناوچەکە بەگشتی باش نییە. بۆیە باڵێ قسەکە کراوە، بەڵام لە چ کاتێکدا کراوە ئەو زۆرە پەیامانە کە بەڕای گشتی عێراقی دەدرێن ڕەنگە هۆکاری ئەمنی و سیاسی هەبێت، بەڵام کاتەکەی گونجاو نییە، نابێت و ناکرێت ڕای گشتی عێراقی بکرێت بە هاوبەش لە پێدانی ئەو زۆرە ڕایەنەوە خۆت بەو شێوازە مامەڵەیە لەگەڵ بکرێت. دەبێت وەکو گوتم بە شێوازی خۆت تێپەڕێنرێت، بە نهێنی چارەسەر بکرێت، نەک لەلایەن سەرۆکی دەسەڵاتێک یاخۆ سەرۆکی فراکسیۆن و پارتە سیاسیەکان و پەرلەمانی عێراق. من پێم وایە ئەم بابەتە وەکو هۆشداریەک وایە و دەبێ ببێتە دەواازەی کۆتایی هێنان بەم زۆرە لێ دوانە هەستیارانەی کە پەیوەندی ڕاستە خۆیان بە دۆخەوە هەیە چ لە شەقام لە پەرلەمان بێت. باشە بۆچی کۆتایی بەم جۆرە قسانە بهێنرێت؟ بۆچی ناچن لەسەر ئەم فاکتەرانە ئیش بکەن کە بوونەتە هۆی دروستبوونی کێشەکان؟ بۆچی کێشەکان چارەسەر ناکەن؟ بەڵێ ڕێک دروستە، قسەکە زۆر تەواوە، پرسیارەکەش دەبێت بەو شێوەیە بێت. ئێمە دەبێت کێشەکان چارەسەر بکەین، ئێمە لەبەری ئەوەی کێشەکان بەو شێوازە لێ بکەین، دەبێت هەنگاوی کردەیی بنین، دەبێت سەرکردە سیاسیەکان، ئەنجومەنی وەزیران، پەرلەمانی عێراق، خێزە سیاسیەکان، سەرکردە سیاسیەکان دەبێت هەمویان خەمیان چارەکردنی کێشەکان بێت، دەبێت هەنگاوی کردەیی بنین، شتی واقعی ببینین، خەڵک شت ببینێ، دەبێت خەڵک هەز بکە کە گۆڕانکاری کراوە. لەبەر ئەوەی ئەو ترس و تۆقاندنەیە هیچ لە دۆخی وڵات ناگۆڕێت و ئەگەر بێت و باسی ڕووی وزەش بکەین، باسی ڕووی دارایی بکەین، عێراق لە بەردەم کێشەی سیاسی و ئەمنی و داراییدایە، ئەمە دانی پێدادراوە و
بەدڵنیایشەوە من لەگەڵ ئەوەدام کە ئەم ئامۆژگاریە دەبێت کاری پێ بکرێت و دەبێت ئەنجومەنی نوێنەرانی عراقیە سا بەو شێوازەدا بنێت کە ئەگەر هیچ نەبێت ڕێکاری کردەی لە یاساکە بکەوێتەوە ئەگەر نەبێت دکتۆر ئەم قسەم بە چەشەمی زۆر مەگرە یخۆشت ئەڵێ خۆ عێراق کێشە و مەشاکلی هەیە ئەگەر وابێ دەبێت لە دوان لە ئێوەش مەنع بکرێ ها ئەوش سەرۆکی پەرلەمانە و ئەڵە کێشە هەیە بێ چارەسەر بکرێ و بەڕێز شتان خۆتان ئەڵێن لە میدیا و ئەڵێن کێشە هەیە و دەبێت چارەسەر بکرێ جیاوازی ئەم قسانە چییە؟ بەڵێ جیاوازەکە ئەوەیە من هاوڵاتیم ڕای خۆم دەردەبڕم بەڵام تۆ کە سەرۆکی پەرلەمانبی دەبێت کێشەکان چارەسەر بکەی نەک ببی بە هاوبەش لە کێشەکاندا نەکێشەکان گەورە بکەیت تۆ دەبێت چارەسەری ئەو کێشەیە بکەیت تۆ سەرۆکی پەرلەمانی ئەمە بەرپرسیارەتی تۆیە ئەنجومەنی نوێنەرانی عراق سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق پۆستێکی هەیە دەبێت کێشەکە چارەسەر بکات لایەنەکانی دیکە کاری ئەوانە کە ئەم کێشانە چارەسەر بکەن دەبێت سەقامگیری بە ئافرێنن لە عراقدا کاری سیاسی ڕێک بخەنەوە دۆخی ئەمنی باشتر بکەن دەبێ کاریان بۆ ئەوەی بێ جۆرێک لە سەقامگیری بە وڵات بەخشن بەڵام تۆ سەرۆکی پەرلەمان بێ یاخود سەرۆکی هەر لایەنێکی ئەمنی و دەسەڵات و لایەنێکی سیاسی بێ لە نێو عراقدا تۆ بێی ببی بە بەشێک لەو دەمەتەقەیە کە کێشە هەیە و بەو شێوازە گوتار بدەیت ئەمە کێشەکە گەورەتر دەکات و بەڕاستی پێم وایە هەڵەیە ڕوانینە بۆ بەرپرسیارەتی کە تۆ چ بەرپرسیارەتیەکت هەیە دەبێ بزانین کە سەرکردەکان بەرپرسیارەتیان هەیە دەبێت بە گوێرەی بەرپرسیارەتی وتارەکانیان بدەن و نابێت دەرگا بۆ قسەی دیکە بکەنەوە و هەست بکەن کە لە لای خەڵک کێشەکان گەورە دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر عیمران کازم ئەندامی سەرکردایەتی هاوپەیمانی دەوڵەتی یاسا کە لە کەربەلاوە لەگەڵمان بووی زۆر سپاس.